بينه وبين الشيخ حسن بصري رحمة إخوائي الشيخ حسن بصري قسەکانی لە قسەی پێغەمبەرانە چوو سەلامی خوا لە پێغەمبەران و ڕەحمەتی خوا لە حەسەنی بەسری تەلەبە نەجیبەکەی 500 سەحابەی بەڕێز یەکێک لە حەسەنی بەسری پرسی دەربارەی دنیا و حاڵی دنیا ئەویش فەرمووی إن مثل الدنيا والآخرة كمثل المشرق والمغرب متى ازددت من أحدهما قربا ازددت من الآخرة بعد فرمووی دنیا و قیامەت وەکو ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوان لە هەر کامێکیان نزیک بیتەوە لە ویتریان دوورەکەویت سەیری ئەم شێوازە جوانە ئەم تعبیر و تەمسیلە جوانە نزیکیت لە ڕۆژهەڵاتەوە ئەڕۆی بەرەو ڕۆژ ئاوا جار بۆ جار لەویان نزیکە بیتەوە لەم دوورەکەویت ژیان و دنیا جوان لە ژیانی دنیا نزیکە بیتەوە گومانی تیانێکە لە ژیانی قیامەتە دوورەکەویت هۆشت لە قیامەتە کاروبارەکانت ئومێدت هەمووی ئەوەیە کە زەخیرەی قیامەتت پڕکەی ڕوت لە قیامەتە و لێەوە نزیکە بیتەوە بە تەکید پشت لە دنیاکەیت و وردە وردە کاریگەری دنیا لەسەر دڵ و دەروونت لەسەر ڕەفتارت کەمە بێت بەخیلیەکەت بۆ بێ بە سەخاوەت پارەپەرستی و پیسکەی یەکەت لێ بێ بە خێرەومەندی کە ببەخشی لە پێناوی خوای پەروەردگار گوناحەکانت بۆ بن بە چاکە دوورەکەویتەوە لەو گوناحانە و تۆبەکەی خۆ مەشغوڵکردنت بە خوێندنەوەی شتی تر بەجێی دێڵی مەشغوڵە بی بە خوێندنەوەی قورئانی پیرۆز کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ بە هەر حرفێکی دەخێرتان دەست دەکەوێت هەر بەس بڵێ بسم الله الرحمن الرحیم 190 خێرت بۆ نووسرێ قل هو الله احد 110 بۆ نووسرێ ئەمە 300 خێر بۆ وا نازانی محتاجی ئەم خێرەی بۆ زیکرێکی خوای گەورە ناکەی بۆ ساتە دانانیشی هۆشەکەت لەوێ بزانی ئادەی زەخیرەی قیامەتت چەند پڕە سندوقەکانی ئەوێت هەمووی خاڵین دامە بۆ ئاورە لە قیامەتی خۆت نادەیتەوە تۆ عمرت مەگەر هەموو ڕۆژە بەرەو مردن نزیکتر نابیتەوە هەموو ڕۆژە بەرەو قیامەت ناڕۆی ئەم قسانە خۆ من لەگەڵ کەسێ ناکەم مارکسی و بڕای بە ڕۆژی قیامەت لەگەڵ تۆی مسلمانی ئەهلی دین ئەهلی مزگەوت ئەهلی جومعە و جەماعەت لەگەڵ تۆی مسلمانی قورئان خوێن کە وەک هەستی مەسئولیەتت تیا نەماوە بۆ کارکردن بۆ ئەم دنیایە وەکو هێنانەوەی شەریعەتی خوای پەروەردگار ئەو هەستی مەسئولیەتە تاکیەی خۆشت بۆ تیا نەماوە کارکەی بۆ قیامەتەکەی خۆت ئەوە تا حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ ئەوە حاڵی ژیانی دنیا و ئاخرەت ئاوە لە دنیا نزیکە بیتەوە حتما لە قیامەت دوورکەوتی کابرا لێی پرسیوتی ماڵی دنیام بۆ باست ژیانی دنیام بۆ باست وتی ڕۆڵە چیت بۆ باست ئەوەلها عناء وآخرها فناء لأولي وشوروري ودردسري وقربسريا لآخر كشيا لدزبونه وفوتان شيت يا أمين في حلالها حساب وفي حرامها عقاب حلال كود كردوتوا محاسبة كري لسر حرام كود كردوتوا سزاي لسر ورق من استغنى بها فتن ومن افتقر فيها حزن ئەوەی کە بەم دنیاە خۆی دەوڵەمەند کردووە تووشی ئیمتیحان و فتنە و بەڵا بووە ئەوی فەقیریشە خەفەتی لێخ وەی حەنا ماذا فعلنا بأنفسنا وەی قوربە سەرمان چیمان بخۆمان ئەمە کێواڵێ حەسەنی بەسری ڕەحمەتی خوای انجا فەرمێ ئەڵەی وەصفی واقعی ئێستای ئێمەکە فەرمێ لقد أهزلنا ديننا وسمنا دنيانا دینەکەی خۆمان لاواز کرد و دنیاکەی خۆمان قەڵەو کرد وأخلقنا أخلاقنا وجددنا فروشنا وثيابنا خوڕەوشتەکەی خۆمان هەمووی داڕزاوە هەمووی خراپ کەوتووە عەمارە پۆیە لەولاوە بەڵام جل و بەرگمان پێخەفمان فەرشمان هەموویمان نوێ کڕیوە ئەمیانمان نوێ کردوێتەوە بەڵام لەولاوە ڕەفتار و ڕەوشتەکەمان داڕزاوە يتكئ أحدنا على شماله ويأكل من مال غير ماله
کابرا دانیشتۆ شانی داداوە لەسەر سەرینێک و لەولاشەوە سەروەت و سامانی یەکێکی ترایی خوا. طعامه غصب وخدمته سخرة، خواردنەکەی خوا هەمووی زەوت کراوە، هەمووی حرامە. خزمەتی یەکەن بە زۆرە ملی خەڵکێکی هێناوە بۆ خزمەتی. يدعو بحلو بعد حام، کەوتۆتە خواردن دوایەوەی کە شتی مزری خواردووە ئەنجا شتی شیرین داوە. وبحار بعد بارد، دوایەوەی شتی ساردی خواردووە ئەنجا شتی گەرم داوە. وبرطب بعد يابس، ئەنجا شتی خۆش و بەلەزەتی تری داواکە لە دوایەوەی کە شتی وشکەی خۆ. حتى إذا أخذته الكظة تجشأ من اللشم، ئەنجا وای لێ دێ لە زۆر خواردنیا قرقێنە داتەوە. جا هاوارەکەڵێ هاتی هاضومن يهضم الطعام، هادەی شتێکی خواردنی ترم بۆ بێنن هازیمە بێ ئەوەی خواردومە هەزمی کە. یا ئوحەیمە، هەی گەلۆر، هەی هێر، هەی جێژ و حۆل، والله لن تهضم إلا دينك، والله غير أو ديني خود هيجي تر هضم ناكي. أين جارك المحتاج؟ فادرا وسي قرب صرف محتاجك. أين يتيم قومك الجائع؟ وأهتي وبرسي كان قومك يخور. أين مسكينك الذي ينظر إليك؟ وأو فقير دسكر ديك شاوي لدستو تماشاد دكابزانك خيريكي بيك. أين ما وصاك به الله عز وجل؟ كوا وسيتيك خواي فروردگار رايس بارد بويتي چيلك ليتك تعلم أنك عدد، خوزقات زاني كتو جمارة كلما غابت عنك شمس يوم نقص شيء من عددك. هر وقتك الرج آوابي يكي لجماركاني توش كما بيك. ومضى بعضك معه، هنديكي شد لقى الخويبة أو الرجيك الروش بوشد ناقرته. هي مغرور، هي داماو، فقيري أقل بيركر وبزانا أقر أو الرجيك نامە ئەعمالت بەدەستی چەپت وەرگرت و ڕوویان پێکردی تا عەزاب و سزای خوای پەروەردگار، حاڵت چییە بێ؟ ئەو ڕۆژەی کە ئەو هەموو میحنەتە ئەبین، ئەو ڕۆژەی کە ئەو هەموو دەردەسەری و چۆرەوەریە ئەبین، ئەو ڕۆژەی کە سەیرەکەی زنجیر هێنراوە بۆ بەستنەوە، کۆت و زنجیرە کرێتە گەردنت، ئەو وەختەی کە ئەبینی کە سوکار هەمووی لە دەستت ڕایان کردو کەس ئاور لێ نادات، ئەو ڕۆژەی کە خەڵکی لەعنەتت لێکەن، لێت جابنەوە، دوورەکەونەوە لێت، ئەو ڕۆژەی کە تۆ پێویستیت بە خێرێکە و کەس ئاورت لێ ناداتەوە، بۆ لە ئێستاوە خێری خۆت مسۆگەر ناکەی، بۆ لە ئێستاوە لەبەر خاتری ماڵ و مناڵەکەی خۆت خستۆتە ڕیباوە. ئەم گوناحە گەورەیەت بۆ داوە بە کۆڵی خۆتا لەبەر داهاتووی نەوەیەکی تر بۆ کوڕووکاڵی خۆت کە سبەینێ ئەگەر بیریان کەوتیتەوە پیاوچاکێکیان مەگەر بڵێ ڕەحمەتی خوا لە باوکم. بۆ خۆت تووشی ئەم گوناحە کرد، بۆ خۆت خستۆتە بەر غەزەبی خوای پەروەردگار. کاچی خۆم تۆ بۆ بە گەنجی خۆت مغرا بووی، بۆچی ڕوو لە خوای پەروەردگار ناکەی؟ بۆ ئاوری لێ نادەیتەوە؟ بۆ تەوبەیەکی نەسوح ناکەی؟ ئەم ئافرەتە داوێن پیسە چییە لەگەڵتا؟ ئەم ئافرەتە چ منفعەتێکی بۆ قیامەتت هەیە؟ منفعەتی بۆ دنیات، دینەکەی لێکڕیوی بە زینا و داوێن پیسی و خراپەکاری بۆ ئیقامە پیاکردنێک، قورد بەسەر ئیقامەی قیامەتت ڕۆی. ئیقامەی قیامەتی لەدەستەدا لەبەر خاتری ئیقامەی دنیایەکی کافران. خوایە ڕوومان بکەیتە ڕەحمەتی خۆت، ڕەحمەتی خۆشت ڕوو بکەیتە ئێمە، خوایە خۆشەویستی خۆتمان بدەیتێ.